شۆڕشی ئێرانی کە ڕوویدا دنی ئەم دەسەڵاتە عەلمانیانان بۆ دروست بووە. ئەمە ژوای کرد کە لە میسر محاولەیەکی تر بکرێتەوە لە شاری ئەسیوتەوە و هەتاکو ئێوارەش مجاهیدەکان شاری ئەسیوتیان تا ڕادێکی زۆر کۆنتترۆل کردبوو دوای ئەوەی کە مواجهەیەکی زۆریان لەگەڵ جەیش و پۆلیسا کرد کە ژمارەی کوژراوانی تەرەفی حکومەت 87 کەس بوو. ئەلەم کاتەشەوە تەڵانی تر حکمی ئەعدامی ئەیمەن زەواهیری ئەمانە دەرچوو لەو زەمانە ئەوانە لە دەرەوە پاشانەوە بوو کە سادات کوژرا جا جیهادی ئەفغان دەستی پێ کرد تەفسیلی شەرعی زۆرتر بوو مەرحەلەیەی کردنەکەی ئیمان بەناو پەروەردەکاریەتێ تەنزیمیەکەی ئەو لە فکرەی حاکمیەت و وەلا و بەڕائی سەید قوتبەوە چووە مەرحەلەیەکی تر ئەوانەی کە ئیخوان بوون زۆرینەی قیاداتی ئیخوانی کە مامۆستایی سانەی و جامعەکان بوون پەڕینەوە بەری سعودیە لەوێ ئاوێتەبوونێک ڕوویدا لە نێوانی فکری ئیخوان و ئەو زەمینی عەقائیدەی کە دەوڵەتی سعودی دروستی کردبووە لەسەر کەلەپوری محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەهوڵڵاه لێرەوە مەرحەلەیەکی تر گەشەی پەروەردەیی و پشودرێژی و تەنزیمی فکری سیاسی لەگەڵ هەبوونی حاکمیەتی شەرعی و تەئسیلێکی وەلا و بەڕا هاتە سەر کۆمەڵێک مسلەماتی عەقائیدی کە خەتێکی سەلەفی جیهادی پێپەروەردە بوو. ئەم سەلەفیە جیهادیە وردە وردە لە معسکراتی ئەفغان قووەتر بوو. تەیارە سەلەفیە وردە وردە تەشەنەی کرد و ڕۆیشت و پەڕیە جێگاکانی تر لە کوردستانی ئێمەشا لە ساڵی 1952 هەتا زمانێک کە بزوتنەوەی ئیسلامی وەکو بزوتنەوە تایبەت بە خۆی دەرچوو 87 بزوتنەوەی فکری سیاسی ئیسلامی لەسەر زەمینەی ئیخوان مسلمین دروست بوو. لەبەرەوە هەموو فکری سیاسی لە کوردستانی ئێمەیە ئیخوان بوو ئاحادێک هەبوون وەکو شێخ حەمدی سەلەفی کە پێیان بووترە سەلەفی و لە کۆتایی هەشتاکانیشە بدایەتی هەشتاکانیشە کە مەلا عومەر چنیانی گەڕایەوە بە ناوی مەلا عومەری سەلەفی دوای مەشهور بوو ئەجنا هەموو قاعیدەیەک کە لە منطقەی ئێمە هەبوون هەمووی ئیخوانی بوون. لە ساڵی 1970 بزوتنەوەی ئیسلامی هاتەکایەوە بەڕابەرەتی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی کێچە بوو لە قیاداتی ئیخوان پێشتریش مامۆستا شێخ محەممەدی بەرزەنجی ڕابطەی ئیسلامی هەبوو و عەبدوڕەحمانی نەورەسی و يعني مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی و مەلا محەممەدی ڕازی و ئەمانە شەر مشەبع بوون بە فکری ئیخوان هەرچەنە لە زمانێکا بووتر ئیخوان نەما بوو وەکو تەنزیم لە ساڵی 70ەوە لە وڵاتی ئێمە نەما بوو. لەبەرەوە زەمینەکە زەمینەیەکی فکری سیاسی ئیخوانی بوو بزوتنەوەی ئیسلامیش لەسەر ئەساسی ئەو زەمینەیە دروست بوو. بەڵام لە ساڵی 1970 طبعا ئەمە ئێران دەعمیە کرد فکرە سیاسیەکە هەبوو تەسەور و بۆچوونەکە هەبوو ژمارەیەکی غایە دەرەجە زۆر کەممەن وەنەوعەن لە هەڵەبجە و سلێمانی و هەولێر و لە هەموو ئەترافی کوردستانی باشووری ئێمە هەمووی هەبوو. ئەوەی کە پێویستی پێی بوو داوی تەزبیحەکە بوو کە هەمووی بهۆنێتەوە. ئێران توانی ببێ بەم داوە و کۆمەڵێکی زۆری لە خۆکەوە کردەوە بێ ئیخوانیزمەکان دوای ئیخوانەکانی ئەهمال کرد ئەوەش ئەو زەنجیرەیە کە ئەینووسینەوە. لە ساڵی 1970 من هاتمە بزوتنەوەی ئیسلامیەوە منێک پەروەردەی ناو ئیخوان مامۆستایەک لە جامعاتی سەلەفی کتێب خوێنێکی تا ڕادەیەک باش يعني مەبەستم خۆم باش نایان کتێب خوێندنەوەکە باش کە هاتمە ناو بزوتنەوەی ئیسلامی من تەسەورە ئیخوانیەکەم هەمووی هەبوو دەربارەی فکری سیاسی ئیسلامی تەئسیلی شەرعی سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ چونکە من 5 ساڵ لەوە پێش بوو کە مەعالیم فی الطەریقم کردبوو بە کوردی و چاپیشم کردبوو ئەو کات و هەروەها فکری و تەسەوراتی ئەو قۆناغەی دوای فکری حاکمیەتەکەی سەید قوتبیشم ئیستیعاب کردبوو لەوەی کە خۆم مامۆستا بووم لە جامعەیەکی سەلەفیا و دەرسمەوتەوە کتێبەکانی محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەهوڵڵاه و خۆی و ئەولاد و ئەحفادەکانی و هەروەوانەی بن باز و بن عثێمین و وانەی تر لەو جامعە ئەسڵەن خوێندرا هەمووی جامعات هەمووی مەجەلەداتی گەورە لەوێ هەبوو کتێبی گەورە هەبوو ئوسولی شەرعی زۆری بەقوەتی لێبوو مەجالێکی باش بۆ منیش کرابوو کە تەئسیلێکی شەرعی باشتر فێر ببی. مەرحەلەی تێکڵاوبوونیش بوو پاکستان وڵاتێکی ئازادە بە سەرانی حرەکاتی ئیسلامی لانی کەم 500 شخصیتم لە حرەکاتی ئیسلامی بینی و 500 شخصیت بەلایانی کەم کە زۆر لەوانە ئێستا ئەتوانم
لێ مبالغات وانم ناوی 250 بنووسم ئێستا یا بیڵێم هەر یەکێ لەمانەش دەرسێک لەمانەوە فێر بوو تەجروبەی ئیخوان و سەلەفیەتیەکەی خۆم ئەو حاجزە نەفسی کە هەموو بەرامبەر شۆڕشی ئێرانی لەگەڵ ئیعجاب بوونم بە ئوسلوبی شۆڕشەکە خۆی بێ مەوروساتی عەقائیدی و دید و تێڕوانینی شیعە گەرەتیەکەی هاتمۆ ناو بزوتنەوەی ئیسلامی بەم خەلفیەتە فکریەوە بەم ئوسولە شەرعیەوە بەم دید و تێڕوانینە سەلەفیەوە بەتوانە ئیمکانیەتێکەوە بە پشتگیریەکی بەهێزی دکتۆر عەبدوڵڵا عەزام ڕەحمەتی خوای لێبێ و شخصیاتێکی ئیسلامی باش کەوتمە کارکردن لە ناو بزوتنەوەی ئیسلامی ئەوانەی کە ئیخوانی بوون بە پێی وەزعی ناو بزوتنەوەی ئیسلامی زیاتر لە من کۆبوونەوە چکە من پێشتر شعرەکانم بە ناو ئەوانە بڵاو بوو لە یەکەم جاریش کە هاتمەوە گەڕانم بە شوێن ئەو هەموو ئۆردوگایانەیە و پارە تەوزیعکردن و وتاردان و وتاری حەماسی و ئەو قووەت و بەلاغەت و قسەکردن و ئایات و ئەحادیث و ئیستیشهاد بە ئیمام ئیبن تەیمیە و بە عولەمای جیهاد و بەمانە وای کرد کە لە ئۆردوگاکانی شاوردەوردە ڕەوتێکی باش لەم تەسەورە دروست ببێت بۆیە ئەنجام حاولەی ئەومان کرد کە نەقلی ئەم تەجروبەیە ببێتەوە بۆ ناو حرەکەتی ئیسلامی تركيز لسر ابن تيمية وابن القيم وكو تأصيل الشرعي تأثير لسر عقيدة وتوحيد وكو هي محمد بن عبد الوهاب رحمه الله بيبيك تشاشران لقل خلشي أشعري وصوفي لناو إسلام يعني خومان ناو بزوتنو إسلامي ودروي فكري سيد قطب وإخواني كاش وپرورده کردن و بشو درێژیش ئەمە وای کرد کە من لە ناو بزوتنەوەی ئیسلامیە بەم ڕۆحیەتەوە بکەومە ئیش کرد هەر لەو کاتی کە من لە ناو بزوتنەوە خەریکی ئەم سەلەفیەتیە جیهادیە بووم و زەمینەم بۆ خۆشە کرد طبعا سەر شوێنی ئەو هەموو تەفسیلاتەی نییە چکە من هەر ئەو کاتە هەندێکتان لەوانە ببینی بێتتان یاگوێتان لێبوو بێت لە تەلەڤیزیۆنی ئەلحیوارەوە کە هەندێکم شەرح کردەوتم هەر لە یەکەم جار کە هاتینە تارانەوە خانومان بەکرێت لە دزی ئێرانەوە وەسایقێکی زۆرمان لەوێدانە تەزویر و کتێب و ئەنجا من 15,000 تومەنم هەموو مانگێک تەرخانە کرد بۆ خوێندنەوەی کتێبی ئێرانیەکان هەرچی دەوراتێ دەرەچوو مجەلە و جەرائید و ئەم جۆرەشتانە هەمووی ئەرشیفی خۆی هەبوو کتێبەکانی ئەوان و تەسەور و دید و بۆچوونی شیعە و چێ متەئەسرە پێی لە ناو بزوتنەوەی ئیسلامی وە مەلەفیشمان بۆ هەموو پێشمەرگەکان کردبوو لەلای خۆمانەوەمانزانی چێ جاژ بووە چێ بەعسی بووە چێ مسلمانی چاکە شەونێژی هەیە چێ نیەتی ئەنجا چێ عەشایرە چێ ئیخوانیە چێ سەلەفیە چێ تەفسیلاتێکمان لە ناو بزوتنەوە ناسی بوو من لەو کاتانەی لە دەرەوە بووم کاک موحسین ساڵح کە ڕەنگە ئێستا لە تورکیا بێ یا گەڕابێت و کوردستان یەکێک بوو لە تەلەفەکانی خۆم پەیوەندی پێوە کردمە لە ڕۆمانیەوە زۆر جارها لە ڕۆمانیەوە تەلەفۆنیە کردم لە پاکستانەوە کاتە پێشەوەی بێمە ناو بزوتنەوەی ئیسلامیەوە پەیوەندیە کرد و باسی وەزعی خۆیانیە کردەوە کە بەجێم هێشتون چۆن بە قووەتر بوون و پاشان خەتێکی تر هەیە کە مەلا ئەمینی جیهادە ڕەحمەتی خوای لێ دوایی ئاشنایەتیمان زۆرتر پیا کرد و لەگەڵ خەتی مەلا ئەمینی جیهادیش کۆمەڵە برای بەڕێز کە لە هێزی شافعی بوون پەیوەندیان پێوە کردم و بە تەلەفۆن موعدێکمان دیاری کرد کە دێمەوە بۆ ئێران لەگەڵ ئەوان دانیشن کاک محەممەد ئیحسان کە مهندیسە و خەڵکی هەولێرە و حافظ قورئانە و لە کاتی شەڕی نەکسەکە ئەمیری ئەو برا بەڕێزانە بوو لە مزگەفتی کوێیتی برایەکی عەزیز و دیندار نار بە ناوی ئوسامەوە و وتی حەزەکەینە مەدانیشین پێشەوەی بکەویتە ناو قەڵەباڵغی هاتو چۆکردنی ئەم مەقەڕ و ئەو مەقەڕ و میواندارەتی ئەوان هاتین لە ئوتێلی حافظ هەر بە نهێنی منیش هاتبووم داخل ئێران بووین لەوێ دانیشتم لەگەڵیانەوە پێکەوە جارە هەواڵیەوەم لێ پرسیوتم ئەو ڕەوتە سەلەفیە جیهادی کە هەیە لە کوردستانی ئێمە دروست بووە چ پەیوەندیەکیان هەیە لەگەڵ محەممەد ئەحمەد ڕاشدی کۆن یا لەگەڵ خەتی ئیسماعیلیە لە میسر ئەو سەلەفیانەی کە لەوێ هەن یا بە تەکفیر و بەو جۆرەشتانەوە هیچ پەیوەندی بە هیچ شوێنێکەوە نییە هەرچی تەکیدم لێ کردەوە هەر ئەمەی باسە کردەوە لەوە دڵم خۆش بوو کە خەتێکی سەلەفی جیهادی عەقائیدی ئوسولی کوردستانیانەی تر هەیە کە ئێمە توانین لێک نزیک بینەوە لەگەڵ یەک ئەمە بۆ من مژدەیەکی زۆر خۆش کە هاتمە ناو
بزوتنەوەی ئیسلامی بەڕەسمی بووم بە ئەندامی سەرکردایەتی و گەڕان و تەمەن ئەو کاتە جەب و عەمامەم لەبەرە کرد ئەگەڕان بەسەر کەتیبەکانە نزیکترین کەس لێمانەوە فرقان بوو جەماعەتی فرقان مەکتەب فرقانیان پێ ئەوت لە سەردەشت لەناو هێزی شافعیە بوون کە دوایی بوون بەم جوندل ئیسلامی کە لە 2001 ئیعلانی خۆیان کرد ئەمەی کە باسی یەکەم تەمە ساڵی 88 باسک لە 88 من پەیوەندیم لەگەڵ ئەو برایانە هەبوو دەرسم بە زۆریان وتبوو هەر لە مەقڕەکانی خۆیانە هەروەکو کە دەرسم بەوانەی هێزی حەسەن بەرنا بوویت ئەندێ برای تری هەڵەبجەیش ئەو کاتە لەگەڵ کاک فاتحی ڕەحمەتیە بوون لەگەڵ کاک قاسم مستەفایە بوون و پەیوەندی باشمان لەگەڵ ئەوانیش هەر هەبوو یەکێ لەوانە کاک فاروق و کاک بیلال و ئەوانە کاک حەمە ساڵح مجموعەیەک لەم برا بەڕێزانەوە کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیمیش کە ئەو کاتە بەو شێوە تەبەن نەمەناسی ئەم پەیوەندیانە وای کرد وردە وردە زەمینەیەکی عەقایدیمان زیاتر لە بەرچاو بێ ئەنجا هەوڵ بدەین بۆ ئەوەی کە دەستی ئێران نەیەڵین ئەوەندە جاسوس لە ناو بزوتنەوەی ئیسلامیە دروست کرد خاستن دوای ئەوەی تر هاتینەوە دوای 91 هاتینەوە ئەم دی و ئێمە بەناوی جەماعەی ئیسلامیە تازە ئیعلانی خۆمان کردبوو دوای شەڕی تاسڵ و جەو چوین بۆ نزیکی ئاو کورتێ لای ژاژڵە لە شار باژێر معسکەرێکمان کردەوە تدریباتی خۆمان دەست پێ کردوایی مەلا سلمان و کاک عەبدولقادری برایەتی و کاک محسینێکی شەو و مەلا محسینی جیهازیان پێوت ئەوانیش هەموو داوایان کرد و هاتن جیهازەکان ڕەبت کرد بۆ خۆیان لەگەڵ هەولێرە یعنی ئێمە و هەولێر و برایانە بەعام ئاگامان لە یەکتری هەبوو بەهۆی جیهازەوە ڕاکاڵ داوایان کرد کە بچین بۆ هەولێر زۆریان الحاق کرد ئێمەش ئەو کاتە لۆری خۆمان هەبوو سیارەی گەورەمان هەبوو هەمومان پێچایەوە ئێمەش لەبەری ماوەتەوە ڕۆیشتین بۆ دیانە لە دیانە معسکەرمان تەرتیب کرد و ئەوانەی کە کاتی خۆی مەکتەب فرقان بوون ئەم جارە لە دیانە لە مزگەوتی گەورەی دیانە تیپەکان لێ بوو کاک محەممەد حسان ئەو برا بەڕێزانە کەوتنە هاوکاریکردنمان و لە دامەزراندنی معسکەرەکە کە نامان نام عسکەری سەلاحەدینی ئەیوبی هەر ئەم برایانەش بوون دوایی بوون بە تیپی ئەبابیلە و لە ئینحسارەکەی هەولێر بوون کاتە ئیشمان گەورەتر بوو طبعا لەوێ معسکراتمان کردەوە دەوراتمان کردەوە پەیوەندیەکەمان گەرمتر بوو لەگەڵ مەلا ئەمینی جیهاد ڕەحمەتی خوای لێ ئەو کاتە دکتۆر ئیبراهیم و کاک ئازادی حجران و زۆرینەی ئەو برانەی پەیوەندی و جەمال ئیسماعیل و کۆمەڵە لەم برا بەڕێزانە هەموو لەگەڵ مەلا ئەمینا بوو بڕیار بوو ئێمە هەموو دانیشین و ئەم ڕەوتە سەلەفیە جیهادی کە وردە وردە بۆمانەبێ بە ڕەوتێک بۆمانەبێ بە دید و تێڕوانینێک ئێمە هەستمان پێکرد ئەم سێ گروپەی کە هەین ئێمە ئیخوان نین سۆفیش نین سەر بە ئەوقافیش نین نوریش نین ئێمە خۆمان وردە وردەوە ئەدۆزیەوە کە ئێمە لەناو ئەم ڕەوتێ سەلەفی جیهادی هەمومان تەرکیزمان لەسەر عەقیدە هەیە مەسەلەی تەوحید احتیمامێکی زۆرمان پێ هەیە سونەتەکان پابەندبوون بە شێوەی وەرگرتنی دینەکە وەکو ئەسحاب وەکو سەلەف و هەروەها گەیاندنەوەی وەکو بەلاغی دین لەگەڵ تەدریبکردن و سیلاحی باش و احتیمامدان بە خوێنەوارەکانمان و ئەمە وای کرد کە ئێمە ئەم سێ مەجموعەیە زەمینەیەکی باشمان لێ دروست ببێ و یەکەمین هەوڵی ئەوە بدەین کە ببین بەیەک دانیشتنمان کرد هەر یەکە لە حەسی خۆی بواە خۆی و 6 کەس بێنێ وەکو شورا بە هەمومان 21 کەس دانیشتن یەکەم کە دانیشتین هەنگاوی باش چوینە پێشوو تەسەور و بۆ چوونمان زۆر باش دانیشتنی دووهەم کە دانیشتین بەداخەوە لەسەر مەسەلەی ئیمارەتەکە کێشەیەک دروست بوو هەرچەنە هیچیشمان خواڵ ناگرێت کەس هەوڵی بۆ نەدابوو بەڵام لەبەرەوەی من ئەو 6 کەسەی خۆمیان قبول کردبوو بە ئەمیر ئەو 6 کەسەی لەگەڵ کاک محەممەد حسان هەبوون گلەییان هەندێکیان لەو هەبوو قبولیان بوو کە منیش ئەمیریان بوو لای مەلا ئەمینیشەوە 6 کەسەکەی ئەویش تایان نابوو کە بیەوێ من ئەمیری بم لەبەرەوە هەر مەلا ئەمین بە ڕەحمەت بێت کە هەستی پێکرد ئیمارەتەکە حتمە نەکەوێتە دەستی منە و کاتە تا حەدێکی زۆری تر ڕازی نەبوو بەوە دکتۆر ئیبراهیمی بردە دەرەوە و تۆزە نەختی قسە کرا دوای جەلسەکە کۆتایی پێهات کۆتایی پێهات و تەمان هەستان دوای ئەوە منە بۆیە بگەڕێمەوە بۆ پاکستان چونکە ئێمە دائیمە تەرکیزمان لەسەر ئەو بوو کە چی پارەکۆ ئەکەینەوە لە دەرەوە چۆن نەتوانین خۆمان بەخێوکەین بەڵام معسکەرەکەمان لەوەیە والحەمدوللا ئەفرادمان هەیە و بە تەنزیماتی شاروانەی لە دەرەوە بووین و بە مەجموع نزیکی 400 کەسێک
لەگەڵ ئەوانەی تەنزیمی شاریش کایان بربڕێ هەروە هەندێکی تر لەم لاولاکە هەمان بوو والحەمدلله معسکەرەکەش قەڵەباڵە بوو ئەم ڕەوتی سەلەفی جیهادی هەروە ماینەوە دوای من گەڕامەوە بزوتنەوەی ئیسلامی یعنی ئێمە گەڕاینەوە کاتە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەو برا بەڕێزانەش هەر لە ناو بزوتنەوەی ئیسلامیە کەوتنەوە کار کات محەممەد حسان نەما مەلا ئەمینی جیهادی خۆی هەر بەردەوام کرد لە کۆمەڵی خۆیان تا دوای بە ڕەحمەت بێ کوژرا و بابیلە لە انحسارەکەی هەولێرە دوای بوون بە هێزی دوی سۆران بوو بە یەکێک لە بەقوترین هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەم خەتە سەلەفیە جیهادیە لە ناو بزوتنەوەی ئیسلامیە قوت و نفوزێکی زۆر باشمان بۆ پیا کرد لە ساڵی 1992 و ساڵی 2002 ئەو 10 ساڵە گەورەترین هێزی ناو بزوتنەوەی ئیسلامی هێزی گەرمیان هێزی کەرکووک هێزی سەید قوتب هێزی سۆران بوو هێزی دوی سۆران لە 2000 شەهید کە هەمانە لانی کەم 1400 کەس لە شەهیدەکانی ئێمە لەم خەتی سەلەفیە عقائیدیە جیهادیە بەبێ منازع 1400 کەس لەم خەتە شەهید بوو خەڵکانێکی مسلمان و عقائیدی و ئوسولی و سربەخۆ سەرڕاست و پاک من چەند چنگە کڕم لەم ئەوروپایە کرد و مزگەوت بە مزگەوت دەگەڕام بۆ سوالکردن و بۆ پارە پیاکردن بۆ ئەوەی ئەو خەتە بەسەر بەخۆی بهێڵینەوە نەکەوینە دەستی پارتی یەکێتی ئێران حکومەتی عراقی کە ئەمە 4 قووەتی دەور و بەرمان بوون بۆی مەجبور نەبووین محتاجی ئەوان بین لە کڕینی سیارەیەکە بنزینە سیارە سیلاح تدریبات یا هەر شتێکی تر بێ لەبەرەوە ئەوانیش تەرەفەکەی تریش دکتۆر ئیبراهیمیش خوازدای داتۆ لەگەڵ کاگازادی حجران و ئەوبرا بەڕەزانەی تریش کە لە خەتی مەلا ئەمینەوە هاتبوون ئەو خەتە جیهادیان هەروە بردە پێش ئەمە بوو بە زەمینەی ئەوەی کە هێزی دوی سۆران دوای بێ بە جوندی ئیسلام و ئێمەش لە هێزی سەید قوتبەوە هەروە بمێنینەوە و پاشانەوانەی گەرمیانیش ببن بە دووسێ بەشەوە بەشێک بێنە ناو ئێمە وەکو ئیسلاح وەکو کاقودس و کاک عەبدولحەمید و ئەوبرا بەڕەزانەی تر بەشێکی تر بڕۆنە لای جوند و بەشێکیشیان طبعا بچن لای کۆمەڵی ئیسلام هێزی چەمچەماڵیش طبعا بە هەمان شێوە ئەکسەرەن هەموو ڕۆیشتنە لای کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی ئیدارەی هێزەکە هیچ منفەزێکی نەهێشتبوو بۆ ئەوی کەسێک تەئیدی خەتی ئێمە بکە هەر لە سەرەتاوە ئیعلانیان کردووە کە سەر بە مامۆستا عەلی باپیر ئەم خەتە سەلەفیە عەقائیدی ئەوا دروست بوو کە زەمینەی ئەنسار الئیسلام کەوا بوو ئەنسار الئیسلام لە زەمینەیەکی سەلەفی عەقائیدی لە ڕەوتێکی تری غەیرە ئیخوانی و لە گەڕەلاوژەی ناو بزوتنەوەی ئیسلامی شۆ قوتار بوو بەڵێ هێشتا مابووی بخەمڵێ زیاتر